هەماهەنگێکی تەواومان لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانیا هەیە. ئێمە بەش بە حاڵی خۆمان سوپاسی زۆری ئەم خۆشەویستانەکەین کە توانیوانە لەم بارودۆخەیە پشتیوانمان بن، بە تایبەتی کە ژمارەیەکی زۆری پەناهەندە و ئاوارە لە پارێزگای سلێمانی هەن و خەڵکێکی زۆر لەم ناوچەیە ئەژی، ژماری دانیشتوانی زۆرە و یەکەم حاڵەتەکانی توشبوون لە سلێمانی تۆمار کراون. ئەمانە هەمووی پێویستی بەوەیە کە لەگەڵ یا بڕۆین. ئێمە پێشنیازی ئەوەمان کرد کە ئەو هاوکاری و هەماهەنگیانەی کەیان لەسەر بنەمای ژماری دانیشتوان و بەپێی زۆریەکە کارژێڕیەکان و بەپێی و پێداویستیانەی کە لە ناوچەکەیە هەن دابەش بکرێن و بەشی پارێزگاکان دیاری بکرێ و لە هەمان کاتە یارمەتیمان بن بۆ کردنەوەی نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنا بەوەی بتوانین لە وەرزی پاییز و زستانی داهاتووە کە ئەگەری گەڕانەوەی ئەم ڤایرۆسە هەیە بە باشی بتوانین خۆمان ئامادە بکەین. پێویستە هەمومان ئەو ڕاستیە بزانین کە ئەم ڤایرۆسە مەترسیدارە، تا ئێستاش مەترسیە لەسەر مرۆڤایەتی، تاکو ڤاکسینەکە نەدۆزرێتەوە ئەم مەترسیە کۆتایی نایەت. بەڵام لە ئێستادا باشترین شێت خۆگونجاندن و جێبەجێکردنی خۆپارێزیە لە ڕێگەی بەکارهێنانی دەمامک و پاک و خاوێنی و دوورکەوتنەوە لە شوێنە جەنجاڵ و قەرەباڵغەکان تاکو پارێزراو بین. ئێمە لای خۆمانەوەکو نوێنەری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق هاوکاری و پاڵپشتی کەرتی تەندروستی دەکەین لە پارێزگای سلێمانی، ئەویش لە ڕێگەی کردنەوەی خول و ڕاهێنان بە پزیشک و کارمەندانی تەندروستی و ناردنی پێداویستی پزیشکی و تاقیگەکان. بۆ ئەوەش هەمانگی تەواومان لەگەڵ ئیدارەی خۆجێیەتی و بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی جیهانی هەیە. ئەوەی تێبینیش کرا ڕۆژانی جەژن توشبوانی هاوڵاتیان بە ڤایرۆسەکە ڕووی لە بەرزبوونەوە کرد. ڕەنگە ئەمەش بگەڕێتەوە بۆ ئەو بۆنە ئاینیە کە هاوڵاتیان لەو ڕۆژەدا بەرکەوتنیان زیاتر بووە. ڕەنگە بەشێکی دیکەشەوە بێت کە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕویان لەم هەرێمە کرد و بەرکەوتن و تێکەڵایی دروست بوو بێت. بۆ ئەمەش بەردەوام دەبین لە هاوکاری و پاڵپشتیکردنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش بۆ شاری سلێمانی کە ئێمە هاتین لە نزیکەوە جۆمان لە ڕاو بۆچوون و تێبینی و پێشنیار و داواکاری کەرتی تەندروستی بوو لەم شارەدا.